هەمولاکتان بەخێر بێن سپاس بۆ ئامادەبوونتان. ئێمە ئەمڕۆ وەکو کۆمەڵێک ڕێکخراوی ناوخۆیی هەرێمی کوردستان و عێراق لەگەڵ چەند ڕێکخراوێکی نێودەوڵەتیە ئەم پرس کۆنفرانسە بۆ بەڕێستان ئەگرین و ئەم ڕێکخراوانە بەیاننامەیەکیان ئامادە کردووە. دواتر هاوکار و هاوڕێیانم بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی بڵاوی ئەکەنەوانێ سەبارەت بەو هێرشە سەربازیی کە دەوڵەتی تورکیا بۆ سەرخاچی هەرێمی کوردستان ماوەیە کە دەستی پێکردووە. تەبیعی ئەم هەتاکو ئێستاکە نزیکەی 12 ڕێکخراوی ناوخۆیی و فدراسیۆن و تۆڕبەند و ئەوانە پشتگیریان لەم بەیاننامە کردووە. حەزەکەم ئەوەش بزانن کە هەر یەکێک لەم فدراسیۆن و لە تۆڕبەند لە چەندین ڕێکخراوی تر پێگاتون. بۆ نمونە فدراسیۆنی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە 12 ڕێکخراو پێگاتووە. هەروەها تۆڕبەندی دەستپێشخەری ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی عێراقی لە 19 ڕێکخراو پێگاتۆکەوە پلاتفۆرمێکی نێودەوڵەتیە. ئەمانە هەمومان ئێمە بەڕاستی ئەو بەیاننامەمان ئامادە کردووە وەکو سەرکۆنەکردنی ئەو هێرشە سەربازیانەی دەوڵەتی تورکیا و لە هەمان کاتیشە ئێمە ئەێرە بە دەرفەتێک گەزانین بەوەی کە داوا لە ڕێکخراوەکانی تر بکەین ڕێکخراوی لۆکاڵی و ڕێکخراوی نێودەوڵەتی بۆی پشتگیری لەو بەیاننامەیە بکەن و ئێمە تاوەکو ڕۆژی 8 ئایار مانگی داهاتوو ئێمە دەرگامان کراوە بێت بتوانرێت لە ڕێگەی پیجی فدراسیۆن لە فەیسبوک یاخود لە ڕێگەی هاشتاکی کلااو ئەنلۆک لە تویتەریش و لە فەیسبوک پەیوەندیمان پێوە بکەن و پشتگیری لەو کەمپین و لەو بەیاننامەی ئێمە بکەن. تەبعی دواتر لە دوای 8 مانگەوە ئێمە ئەو بەیاننامەیە بە هەر سێ زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی ئەنێرین بۆ نێوەندە نێودەوڵەتەکان بۆ ئەوی بتوانین فشارێک دروست بکەین لەسەر دەوڵەتی تورکیا و بتوانین هەوڵێکی تر بێت بۆ ئەوەی کە ئەو هێرشانەی کە دەوڵەتی تورکیای کردوێتە سەرخاچی هەرێمی کوردستان بەجددی وەربگرێت. تەبیعی ئەمە ئەو بەیاننامەیە وەگوتم بە هەر سێ زمان ئەنێرین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ حکوومەتی عێراقیش و بۆ نێوەندە نێودەوڵەتیەکان. بەیاننامەی ئۆپەراسیۆنی جەنگی قوفڵ بوەستێنن. لای هەمووان ئاشکرایە کە لە حەڤەی نیسانی ئەم ساڵدا ساڵی 2022 هێزەکانی سوپای تورکیا ئۆپەراسیۆنێکی سەربازیان ڕاگەیان بە ناوی جەنگی قوفڵ لە ناوچەکانی ئاڤەشین، زاپ و مەتینا لە قەزای ئامێدی لە کوردستانی عێراق. لە ئێستادا هەلیکۆپتەرەکان دەفرن بەسەر ناوچەکانی دێرەلوک و شیلاتزێ و بردومانی ناوچە شەخاویەکان دەکرێت. بۆ چەندەها ساڵە هاوڵاتیان ناوچەکانی سنوورەکانی باکووری کوردستانی عێراق ترسیان هەیە لە هێرشی سەربازی سوپای تورکیا. پێش ئەم ئۆپەراسیۆنە نوێیە تورکیا زیاد لە 50 جار گوندەکانی شیلاتزێ، دێرەلوک و کانیماسی بردومان کردووە. هەروەها چەندەها سەربازی تورکیا بە هەلیکۆپتەر نێردراون بۆ ناوچە شەخاویەکانی نێروە و ڕێکان. لەم چەند ساڵی دواییدا دانیشتوانی ناوچەکە ڕوبەڕووی چەندەها بۆمبارانکردن بوونەتەوە و کە بووەتە مای زەرەر و زیان و برینداربوون و مردن و هەرگیزیش قەرەبوو نەکراونەتەوە. سەرڕای ئەمانش توندوتیژەکانی وڵاتی تورکیا سیانی دەرونیش دەگەیەنێت بە هاوڵاتیانی ئەم سنوورە کە بۆ ماوەی چەندەها ساڵە بەردەوامە. ئەو خێزانانەی بۆ چەندەها نەوەیە لەم ناوچەیەدا دەژین ناچار دەکرێن کە شوێنەکانیان جێبهێڵن، چونکە تا دێت باری نائارامی و سەقامگیری گوندەکان خراپتر دەبن و ئەم دۆخەژوای کردووە مەحاڵ بێت کە ژیانێکی شایستەیان هەبێت. سەرڕای ئەمەش چەندین خێزان لە گوندەکان ماونەتەوە و سەرڕای ترس و سەختی گەیشتنیان بە خاکەکانیان بەمەبەستی کوشت و کاڵکردن و کار و کەسابەتی ڕۆژانەیان بەردەوامیش فشارێکی زۆریان لەسرە بەهۆی بۆمبارانکردنەوە. وەکو کۆمەڵێک ڕێکخراوی ناوخۆیی و نێودەوڵەتی بڕیارمانداوە ئەم بەیاننامە هاوبەشە بڵاو بکەینەوە بۆ ئیدانەکردنی ئەم ئۆپەراسیۆنە سەربازیەی کە بەردەوام لە ناوچە سنوورەکانی کوردستانی عێراقدا هەن. پارێزراوی گیانی هاوڵاتیان و ئەو زیانانەی بەرژینگەی ناوچەکە دەکەوێت بەهۆی بەردەوامبوونی ئەم هێرشانەوە خەمێکی گەورەی ئێمە وەکو کۆمەڵگەی مەدەنی. ئەم ئۆپەراسیۆنە هیچ نییە جگە لە توندوتیژی بەرامبەر هاوڵاتیانی مەدەنی کە تەنها هاوڵاتیانی مەدەنی سنوورەکە باجەکەی دەدەن. بەم هۆیەوە داوا دەکەین کە دانیشتوانی مەدەنی بپارێزرن لەم ئۆپەراسیۆنە سەربازیە نوێیە و هاوشێوەکانی و مافە سەرەتاییەکانی مرۆڤ قەرەبوو بکرێتەوە و دابین بکرێت بۆیان. هەروەها داوا لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەین کە چاودێری ئەم دۆخە بکەن کە لە سنوورەکانی کوردستانی عێراق دەگوزارێت. داوا لە دەوڵەتی تورکیا دەکەین کە هەر ئێستا بۆمبارانکردن بوەستێنن تاوەکو مافی ئەو هاوڵاتەنی کە لەو سنووریان بپارێزرێن و داوا لە دەوڵەتی تورکیا دەکەین کە دیبلۆماسیەت و زمانی گفتوگۆ و ئاشتی دەست پێ بکات بۆ ڕەوانەوەی ململانەکانن لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان پەکەکە.
داوا لە حکوومەتی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە ڕێکاری کاریگەر و مەدەنی و فشاری نێودەوڵەتی بەکار بهێنرێت بۆ زامنکردن و پارێزگاریکردن لە گیانی هاوڵاتیانی گوندەکانی ئەم سنوورە لە ئوکرانیەوە تا ئەفغانستان یەمەن تا عێراق و چەندەها وڵاتی دنیای دیکەش کاتی ئەوەیە ئیتر بڵێن تکایە جەنگ بوەستێنن